سو گفتگۆ دەکەین لەسەر ئەم بارودۆخە ئابووری کێسە لە هەرێمی کوردستانە دیارە دابەشنەکردنی موچە یاخود دواکەوتنی موچە ئەمە کاریگەری لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان بەجێهێشتووە و هەموو دەبیندێت کە چەنە بارودۆخێکی قورسی بۆ هاوڵاتیان جێشتۆ و هاوکات بازارەکان چەنە ستیان پێوە دیارە ئێستا میرەبان کە ڕەمەزانە خەڵک ئجگار پێویستی بە لە هەر کەزاتە پێویستی بە موچە هەیە ڕاستە جگە لەمەش کاریگەری ئابووری هەم کوردخایان و هەم درێژمەوداشی لە سەرتاوی سێکتەرەکانی دیکەی ئابووری هەرێمی کوردستان و کەرتی وەبەرهێنان دەبێت تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز محەممەد محسین کابڕێزیان مامۆستای زانکۆن ڕاستەوخۆ لە ستۆدیۆی هەولێرۆ لەگەڵمان دەبن کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرەتا بە شێوەیەکی گشتی ئەم کاریگەریانی کە بەهۆی دواکەوتنی موچەوە لە بازارەکاندا هەستی پێ دەکرێت بە دیاریکراوی ئەوانەی کە وەکو ئابووری ناسێک بەری دەکەون کاریگەریەکانیان چۆن دەبینن؟ سوپاس بۆ ئێوە بەیانیتان باش ڕەمەزانتان پەیرۆز بێ زۆر سپاس. طبعاً کاتێ حکوومەت خەڵک چ وەک مامۆستا چ وەک فەرمانبەر تعین دەکا دادەمەزرێنێ لە کەرتی گشتی بە مەبەستی ئەداکردنی وەزیفەیەکی گشتی ئەمە دەبێتە مەسئولیەتی ئەو حکوومەتە بۆ ئەوەی موچەیەکی ماگانەی پێ بدا بە شێوەی یاسایی و بە شێوەیەکی ئاسایی و بەردەوام لە بەرامبەر ئەو خۆتەرخانکردنەی ئەو مۆزەفە ئەم شەخصە دەیکا بۆ ڕاپەڕاندنی ئەم ئەرکەی کە پێت سپاردووە. ئەم دۆخەی لە کوردستان هەیە دۆخێکە لە ناتەبیعی دەرچووە تۆ دەبێ بە دوای ناوێکی دیکە دابی بۆی دابتاشی دواکەوتنی موچە و پێنەدانی موچە بە شێوەیەکی ئاسایی و بە شێوەیەکی بەردەوام و لە کاتی خۆی کاریگەری زۆر خراپی لەسەر ژیانی تاک بە تاچی توێژی موچەخۆر بە مامۆستا فەرمانبەر هەموو چینەکان گرتوتەوە دروست کردووە و ستاندارد و کواڵەتی ژیان و مەعیشەتی مامۆستا موچەخۆر خێزانەکانیان دابەزیوە بۆ ئاستێکی زۆر نزم. ئەمە لەلایەکی دیکە لە ڕووی سایکۆلۆجیەوە کاریگەری زۆر سلبی و نەگەتیڤی دروست کردووە لەسەر نەفسیەتی ئەم توێژە بە تایبەتی مامۆستا. لەبەر ئەوەی تۆ ئەگەر دیقەت بدەی کاتێ موچەی مانجێک وەردەگرێ دڵنیانیە لەوەی مانجی داهات و موچەکەی پێدەدەن یان نا کەی پێی دەدەن چۆن پێی دەدەن بە چ شێوازێک وەری دەگرێ. بۆیە کاتێک تۆ مامۆستا و موچەخۆر ئەمان و زەمان بۆ موچەکەی نییە کە ئەمە سەرچاوەی بژێوی ژیانیتی بۆیە ناتوانێت پلاندا بنێ و ئەو پلانەی هەیەی تێک دەشتێ بۆ بەڕێوەبردننی خەرجیەکانی و بۆ ڕیزبەندیکردنی پێداویستیەکانی خۆی. لای بەڕێستان معلومە هەموو خێزانێک بودجە و میزانیەی تایبەت بە خێزانەکەی خۆی هەیە کە پێک دێ لە ئینکەم دەخل و ئەکسپنسس خەرجیەکانی بەڵام کاتێک سەرچاوەی داهاتەکەی دیار نابێ یا داهاتی نابێ واتە پلانی نابێ. ئەمەش ئەم موچەخۆرەیە ئەم مامۆستا و مۆزەفەیە تووشی دۆخێکی قەلەقی دەکا و کاریگەری خراپی لەسەر ژیانی دروست دەکا ئارامی و ئیستقراری ژیانی ئەم خێزانانە تێک دەدا و ئەم دۆخەی هەیە بە شێوەیەکی هێندە تااقەت پڕووکێنە چونکە ئەوەندە درێژەی کێشاوە لە 2015 دەستی پێکردووە تا ئێستا ئێمە لە 2024 داین واتە نزیکەی 10 ساڵە خەڵکی کوردستان توێژی موچەخۆر مامۆستا فەرمانبەر لە دۆخێکی قەلەقی و لە ناسەقامگیریدا دەژی کە ئەمە کاریگەری نەک تەنها لەسەر خۆی و ژیانی خۆی دروست کردووە کاریگەری لەسەر بازار بەگشتی لەسەر تاک بە تاچی خەڵکی ئەم هەرێمە دروست کردووە. بۆیە پێم وایە کاتە مامۆستا تا هەندێک کاریگەری جوبوجۆڵی بازار کاریگەری دەبێت لەسەر خواستی و خستنەڕووی تاکەکانەوە تا چەندێک جوموجۆڵی بازار لەگەڵ دواکەوتنی موچەدا گرێدراوی یەکەن پێوەستن بێکەوە بۆ بوونە کاتێکە موچە نەبێت پارە لە بازاردانە لە هەمان کاتتا و کاتە خواستی خەڵک بۆ کڕینی کاڵاوشت و مەکان دەبێت لە حاڵێکدا کاریگەری لەسەر خستنەڕووی شمەکەکانیش دەبێت. ئەمە تا چەند گرێدراوی یەکەن تا چەندێک لە داهاتوودا کاریگەرەکانی دەردەکەوێت. بە دڵنیاییەوە پەیوەندی ڕاستەوخۆ و بەهێز هەیە لە نێوان تەڵەبی خەڵک لەگەڵ ئەو داهاتەی کە هەیەی یا ئەو داهاتەی دێتە دەستی
ئێستا من دوو نمونەی مەیدانی زندوت پێ دەڵێم کە بزانە دواکەوتنی موچە و پێنەدانی موچە چ تەسیرێکی سلبی لەسەر ژیانی موچەخۆر و لەسەر خەڵکی ناموچەخۆریش دروست کردووە. بۆ نمونە من دوێنێ ڕەفیقێکم کە موچەخۆرە فەرمانبەرە لە یەکێک لە دامەزراوەکانی حکوومەتی ئەقلیم پێی گوتی مامۆستا هەفتەیەک بەر لە ڕەمەزان نەچوویمەتە دەر تا ئێستاش. گوتی سوێن بەخوا 1,250 لە جیفانم دانیە لە ماڵەکەم نییە بۆی بچمە دەر شتێکی پێ بکڕم بیهێنمەوە. یعنی ئەمە حاڵی یەکێک لە مۆزەفەکانە کە بۆی باس کردوم خۆی و حاڵی هاوڵاتیاکی دیکە پێ بڵێم کە دوکانی فرۆشتنی مریشتی هەیە گوتی دوکانەکەم داخستووە لەبەر ئەوی گوتی لە محەلەکەی کە من مریشک دەفرۆشم گوتی خەڵکی مامۆستا و معاشخۆرە دێ داوا دەکا بە قەرز مریشکەکە ببا ئێمەش دەبی بە پارەی کاش ئەو مریشکە بخێڕم کەواتە بە کاش بین و بە قەرز بیدەمەوە دڵنیاش نیم موچەکەی وەردەگرێ بۆم دەینی یانە کەواتە بۆ من باشتر بەوە بووە کە دوکانەکەم داخەم. یعنی تۆ سیرکە لەولایە موچەخۆر پارەی پێنیە بچێتە بازار و پێداویستەکانی خۆی پێدابین بکە و لەلایەکی تر دوکاندار دوکانەکەی دادەخا بە سەبەبی ئەوەی مشتریەکانی ئەو بەشێکی هەرە زۆر موچەخۆرە و موچەش نایە دوا دەکەوێت دیار نییە داوا دەکا بە قەرز بیبا کەواتە پەیوەندیشی ڕاستەوخۆ هەیە هەم لە نێوان ئەو موچەیە کە حکوومەت دەیدا بە خەڵک هەم لە نێوان بازار چونکە ئەم دواکەوتنی موچە هەم کاریگەری اقتصادی هەیە هەم سیاسی هەیە هەم کۆمەڵایەتی هەیە بەڵام ئێمە ئەگەر بین باس لەلایەنە اقتصادیەکەی بکەین کە جەنابتان مەبەستانە ئەم دواکەوتنی موچە و پێنەدانی موچە دەبێتە هۆی خاوبوونەوەی و سستبوونەوەی چالێتچەکانی اقتصادی دەبێتە هۆی زیادبوونی ئاستی فقر دەبێتە هۆی زیادبوونی ئاستی بەتاڵە لە وڵات و ئەمە جوولە و چالاکیەکانی بازار پەک دەخا سستی دەکا دوجار کاریگەری زۆر خراپ بەجی دێلێ هەم لە ڕووی سیاسیش هەم لە ڕووی ئەمنیش هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە و بە تایبەتیش ئێستا مامۆستا فەرمانبەر لە دۆخێکی زۆر دژواردا دەژی کە دۆخێکی بەڕاستی تااقەت پەڕووکێنە برسیەتی و نەتوانینی دابینکردنی پێداویستیەکان تینی بۆ هێناوە تااقەتی پڕووکاندووە بۆیە ئاسۆیەکی گەشی شگنا بە کە هیوا و ئومێدی خۆی لەسەر بینا بکە و ئەمە بازاڕیشی بە تەواتی پەخستووە بۆیە لێمان دیار بوو لە ماوەی ڕابردوو بەشێک لە مامۆستایان لە هەوڵی دۆزینەوەی کەناڵێک بوون بۆی لەم دۆخە نەجاتیان بدا چونکە خەڵکی کوردستان بۆ ماوەی 10 ساڵات تحملی ئەمە دەکا پێم وایە سەقفی تحملی کۆتایی هاتووە لەمە زیاتر بەرگە ناگرێ. باشە مامۆستا هەڵبەتە ئەم بارودۆخەجگەلەوەی کە کاریگەری لەسەر بازار و با بڵین هاوڵاتیانیش دروست کردو بابەتێکی دیکە گەورەتر لەوە کە کۆمپانیەکانی وەبەرهێنن بە شێوەیەکی گشتی بازرگانەکان کۆمپانیا وەبەرهێنەکان ئەمە پشکێکی لە زەرمەندبوونی ئەم بارودۆخە بەردەکەوێت دەکرێت بڵێ بە شێوەیەکی گشتی تەواوی کایەکانی دیکەی ئابووری هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئەم دۆخە بەردەوام بێت دادەڕوخێت و ناتوانێت لەسەر پێی خۆی وەک جاران بوەستێت. درێژە کێشانی ئەم دۆخە بە دڵنیایی کاریگەری زۆر خراپی بەسەر کەرتی اقتصادی کوردستاندا بەجێدێلێ بە سەبەبی ئەوەی تۆ کاتێک مستەسمر کاتێ بازرگان کاتێوە بەرهێن کاڵاکانی خەدەماتەکانی بۆ ساغ نابێتەوە بە حکمی ئەوەی خەڵک ژێرفانی بەتاڵە و داهاتی ئەو داهاتەی کە هەیەی و پێویستە دەستی بکەوێ بە دەستی ناگا و پێی نادرێ و دوا دەکەوێ ئەمە دوجار مستەسمر یاوە بەرهێن یا خاوەن کارگە و کۆمپانیا ئەوان بە دوایی دەستکەوتنی ڕوبحی خۆیانن بیر لە کولفەکانیان دەکەنەوە لە مقابلی ئەو کولفە و ئیستثمارەی دەیکەن ڕوبحیان چەندە بۆیە کاتێ ڕوبحیان دادەبەزێ و نائستقراری اقتصادی لەم هەرێمە بەردەوام دەبێ جوولەی چالاکی اقتصادیەکان سست دەبێ بازار بچووک دەبێتەوە ئەو کاتە بە دوای دۆزینەوەی فرسەتی دیکەدا دەبن واتە لایەنی کەم ئەو بازرگانانەی هەن لە کوردستان ڕووە و ناوچەکانی دیکە محافەزەتەکانی دیکەی عێراق
هەنگاو دەنێن و دەچن ئەو سەرمایی لێرە بەگاڕی دەکا ئەو کاتی دەیباتە ناوچەکانی دیکەی عێراق لەوێ بەگاڕی دەکا ئەو کاتەش زەربەی زۆر گەورە هەم بە خەڵکی کوردستان هەم بە حکوومەتی کوردستان هەم با بڵێن بە اقتصادی کوردستان دەکەوێت چونکە دەبێتە هۆی دروستبوونی بەتاڵەیەکی زۆر و نەتیجەی بەتاڵەت دەبێتە هۆی دروستبوونی فقر هەژاری و ئەمانە هەموو کێشەی گەورە بۆ حکوومەت دروست دەکەن و 2000 حکوومەت مەسئولە لەوەی کە هاوڵاتیانی خۆی لەم دۆخە ڕزگارکە بۆیە گرنگە بۆ حکوومەت هەرچی زووە ئەم دۆخە کۆتایی پێبێنێ و هەوڵ بدا داخوازی و فرمانەکانی بەغدا جێبەجێ بکات چونکە کوردستان ئێستا لە قۆناغێکە لەوە دەرچۆ بڵێن ئێمە دەبێت لەگەر بەغدا ڕێککەوتن بکەین ئێستا بەغدا ئامادە نییە لەگەڵ ئێمە ڕێککەوتن بکە بەڵکوی ئێمە دەبێت داخوازیەکانی ئەوان جێبەجێ بکەین تا بتوانین ملەتەکەی خۆمان لەم قۆناغەت دەرباسکەین لەمە زیاتر زەلیل نەبێ. بەڵام مامۆستا دەتر باسی ئەو ڕێکارانە دەکەین کە دەبێت هەرێمی کوردستان بگرێتە بەر بۆ ئەوی کە بتوانێت لەم دۆخە دەربچێت بەڵام لەگەڵ بابەتێکی دیکە کە گرێدراوی بۆ بەرهێنانە لە هەرێمی کوردستان لە دەستی کارە لەناو کوردستان لە هەرێمی کوردستان دەستی کاری ناوخۆی دەستی کاری بیانیش هەیە تا چەندێک نەبوونی پارە و دواکەوتنی موچە کاریگەری دەبێت لەسەر کشانەوەی دەستی کاری ناوخۆی دەستی کاری بیانی لە ناوچەکەتە بۆ نمونە ڕوو لە دەروی هەرێمی کوردستان بکەن بۆ کارکردن. خاتونی ئەزیز کاتێک جوولەی بازار سست دەبێ کاتێک کارگە و مەسانع و مەکائن و با بڵێن ئەو کۆمپانیا و شەریکانەی هەنە چالاکیەکانی خۆیان کەم دەکەنەوە بەهۆی بچووکبوونەوەی بازار بەهۆی کەمبوونەوەی خواست بەهۆی کەمی داهات و دەخلی تاک و خێزانەکان لە کوردستان ئەو کات ئەوانیش چالاکیەکانی خۆیان کەم دەکەنەوە کاتێک چالاکیەکانی خۆیان کەم دەکەن و دەست بە تەقەشف دەکەن واتە خواستیان لەسەر دەستی کار کەمتر دەبێ بەشێک لەو مۆزەف و کرێکارانەی کە لە لای ئەوان ئیش دەکەن ڕەوانی ماڵیان دەکەنەوە باشە هەر ئێستا کۆمپانیا هەیە لە هەولێر ئەمن دەیناسم 160 مۆزەفەکانی خۆی ڕەوانی ماڵێ کردیتەوە دەڵێ بە حکمی ئەو سستیەی بازار بە حکمی نەبوونی بازار نەبوونی خواست کەمبوونەوەی خواست من بۆم دەرناچێ کولفەکانم زیاد بووە ڕوبحم نییە لە بەرامبەر ئەوە بۆیە تۆ دیقەت دە 160 کرێکارەکانی ڕەوانی ماڵێ کردوتەوە 160 کرێکار لە ماڵێ تۆ چی دەکا واتە بێداهاتە بێدەخلە ئەمە سەرباری ئەو ئاستە بەرزەی بەتاڵەکە بۆ خۆی وجودی هەیە لە کوردستان و بە بەردەوام بوون لە زیادبووندایە بۆ ئەمە کێشەی گەورە دروست دەکا بۆ ناوەخۆی هەرێمی کوردستان بۆ پرۆژەکانی اقتصادی کوردستان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیرێک لە معالەجەکردنی ئەم دۆخە بە خێرایی نەکاتەوە. باشە دکتۆر بە بڕوای بەڕێستان ئەوەی ئەو چەند نمونەی پێشتر باست کردوم باردۆخی ئێستا بەری دەکەوین کاریگەریەکانی لە ئێستادا بینراوە بەڵام ئەگەر ئەمە کاریگەری دوورمەوداتریشی هەیە بە بڕوای بەڕێستان لە ئێستادا ئەگەر بێت و بارودۆخەکەش چارەسەر بکرێت کاریگەری دوورمەوداکانی چی دەبێت لە سەر ئابووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی؟ اقتصادی کوردستان هەرچەندە کوردستان خاوەنی کردێکی اقتصادی بەهێز نییە کە ئێمە ومانان دڵمان پێخۆش بێ بەڵام لایەنی کەم ئەو پرۆژە و کۆمپانیانەی کە هەنا ئەگەر ئەم دۆخە ئێستا کاریگەری زۆر گەورەی بەسەریان بەجێهێشتووە چونکە بەشێک لە بزنسمانەکانی ئێمە بەشێک لە خاوەن ڕەسمالەکانی ئێمە سەرمایەکانیان گواستۆتەوە بۆ ناوچەکانی دیکەی عێراق ئەمە پێمان دەڵێ لە ماوەی مامناوەند و دوورمەودادا اقتصادی کوردستان ئەوەی هەیە ئەو کەرتە اقتصادی کە لە کوردستان هەیە تووشی داتەپین و داڕوخانێک دەبێ ئەو کاتە وەزعی کوردستان زۆر خراپ دەبێت کوردستان و خەڵکەکەی دەگەڕێتەوە بۆ زەمەنی نەوەتەکانی سەدەی ڕابردوو کە خەڵک لە چه ئاست و گوزارانێکی خراپدا دەژیا بۆیە ئەو کاتە کاتێک تۆ مؤشری اقتصادیت مؤشری بازار کە لاوازە ئەو کاتە سەرمایەدار چ بیانی چ ناوەخۆ دافع نابێ بۆی ڕەسمالەکەی لە ناوەخۆی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن لە سنووری جوگرافی هەرێمی کوردستان ئیستثمار پێ بکە ئەو کاتە بیر لە شوێنی دیکە دەکاتەوە دەڕوا بۆ شوێنی دیکە ئەو کاتەش وەزعی هەرێمی کوردستان زۆر خراپ دەبێ و هەرێمی کوردستان ئەو کاتە هیچ کارتێکی
بەهێزی بەدەست نابێ بۆ ئەوی پشتی پێ ببەستێ بۆیە سیستەم با بڵێن داخوازیە سیاسیەکانی زۆر کرچ و کاڵ و لاواز دەبن و ئەو کاتە پێم وایە دوشمنیش نەک دۆستەکانی دوشمنیش با بڵێن خۆزگەی پێ ناخوازێ. بەڵێ کاک محەممەد کاتە لەم دۆخەدا پێویستە هەرێمی کوردستان چۆن ڕوبەڕووی ئەم کێشە دارایانە ببێتەوە کێشە ئابوووریەکان هەڵبەتە لە کێشە هەرە دیار و گەورەکانی هەرێمی کوردستانە کە لە ئێستادا پێیدا تێپەڕ دەبێت کە کاریگەری گەوری لەسەر ئابووری و لە داهاتوودا لە ڕووی سیاسی و ئەقلیمیش و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت کاتە پێویستە هەرێم چی بکات کا ڕوبەڕووی ئەم دۆخە بێتەوە. ڕۆژێک سەحەفیەکی بیانی پێم وایە فەڕەنسی بوو سەحەفیەکە لە مەلیک حوسێن دەپرسێ باوکی مەلیک عەبدوڵای ئوردن دەڵێ من ئەوەی معجیب بووم کە هاتمە ئوردن شتێکی غەریبم دی دەڵێ چ دی دەڵێ وەڵا لە ئوردن ئەوەندی گەڕام سوالکێرم نەدیت دەڵێ بەڵێ سوالکێر هەیە بەس جەنابتان نەتان دیتووە دەڵێ کا لە شێ بۆ نەمدیتووە دەڵێ قوربان من سوالکێرم من دەچم لە وڵاتان سوال دەکەم بۆی ملەتەکەم زەلیل نەبێ ملەتەکەم بەخۆشی بژیێ. طبعاً بەداخەوە بەرپرسەکانی ئێمە ناتوانن وەکو مەلیک حوسێن بچن لە وڵاتان سوال بکەن بۆ ئەوی ملەتەکەی خۆیان بە زەلیلی نەبینن و زەلیل نەبێ و ژیانێکی شکۆمەندانە بۆ خەڵکی خۆیان دابین بکەن و تاکە ڕێگە لە بەردەمی ئێمە بەغدایە لەبەر ئەوەی بودجە و قوتی خەڵک و بەشە بودجەی کوردستان لەوێوەیە و داهاتی کوردستان لەوێوە دێ بۆیە گرنگە بەرپرسانی ئێمە لەم قۆناغە لایانی کەم لەم قۆناغە لەگەڵ بەغدا بکەونە حیوار بکەونە گفتوگۆ بکەونە دانیشتن بۆ ئەوەی بزانن ئەمر و داخوازیەکانی بەغدا چییە لایانی کەم گوتم بۆ ئەو مەرحەلەیە جێبەجێ بکەن تا ملەتەکەی خۆیان لەم قۆناغە دەرباز دەکەن بۆ قۆناغێکی تر دەنا هیچ ڕێگایەکی دیکەیان لە پێش نییە وەکو گوتم بەغدا پێشتر ئێمە بەر لە 2017 توانای مفەوزاتمان هەبوو کارتی گرنگ و گەورەمان بەدەست بوو دەمانتوانی شەڕ لەسەر حیسە و بودجە و موچە و نسبەی خۆمان و خەڵکی کوردستان بکەین و بەغدا ئامادە بوو چیمان دەویست پێمان بدە بەڵام ئێمە چونکە ئێستا لە پێگەیەکی لاوازدانی و بەغدا لە پێگەیەکی بەهێزدا بەغدا ئامادەی ڕێککەوتن نییە بەڵام بەغدا ئامادەیە جێمان ڕێوەگیری ئەگەر داخوازیەکانی جێبەجێ بکەین و پێشم گرنگە حکوومەتی کوردستان لەم قۆناغەدا داخوازیەکانی بەغدا جێبەجێ بکە بۆ ئەوی پێداویستەکانی خەڵکی خۆی دابین بکە. باشە دکتۆر مامۆستا بە بڕای بەڕێستان دەرچوون لەم بارودۆخە بەپێی ئەوەی کە بەڕێستان باسی دەکەن ئەگەر بێت و حکوومەت هەرێمی کوردستانیش لەگەڵ بەغدادا ڕێبکەوێت دەرچوون لەم بارودۆخی کە ئێستا تاکانی هەرێمی کوردستانی تێدایە ئاسان دەبێت بەم ڕێککەوتنێکەوە بەڕێستان باسی دەکەن؟ ئەگەر دانیشتنێکی دروست بکەن بە دڵنیاییەوە ئێستا لەبیرتان نەچێ وەزعی بەغدا لە ڕووی اقتصادی نا بەڵام لە جانبی مالی بەغدا وەزعی زۆر باشە بودجەیەکی زەبەلاعی هەیە و احتیاطاتی بانکی دەولی باشی هەیە احتیاطاتی لە بانکی دەولی باشی هەیە بۆیە تۆ دیقەتدا حکوومەتی ئیتحادی مانگانە لە 27 و 28 مانگ موچەی هەموو مۆزەفینی خۆی دابین دەکە بەبێ ئەوەی دواکەوێت بەبێ ئەوەی هیچ کێشەیەکی هەبێت لەبەر ئەوەی بودجەیەکی زەخم و گەورەی هەیە و عێراق دەوڵەتە پشتیوانی نێودەوڵەتی هەیە بۆیە ئەگەر هەرێمی کوردستان خۆی خاوەن قەراری خۆی بێ نەکەوێتە ژێر تەسیر و ئاجێندای وڵاتانی دیکە بەڵێ دەتوانێت سوود لەم ئیمکانیەتەی بەغدا وەربگرێت دەتوانێت سوود لە سەرچاوی مالی و اقتصادیەکانی عێراق وەربگرێ و خۆی پێ ببوژێنێتەوە و خۆی پێ بگوازێتەوە بۆ قۆناغێکی داهاتوو خۆی پێ ئامادە بکە بەڵێ بە دڵنیاییەوە دەتوانێت سوودی لێ ببینێەوە بە ڕەنگە بەغداش بە هەندێک مەرج ئامادەی پشتیوانیکردنی هەرێمی کوردستان بێ ئەگەر ئێمە داخوازیەکانی ئەو جێبەجێ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ محەممەد موحسین مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس.